پاش 14 ساڵ لە ئازادکردنی عێراق، بەڵام ئەم وڵاتە هەنگاوی گەشە پێدانی نەبینیوە. پێش 14 ساڵ هێزەکانی هاوپەیمانان توانیان ڕژێمی سەدام حوسێن بڕوخێنن. دکتۆرێکی دەروونناسی لە بەغداد ڕادەگەینێ کە 80% لە عێراقیەکان دان بەوە دەنێن کە ڕژێمی پێش و لەم ڕژێمە باشتر بوو. سەروەختی سەدام زۆر خراپ بوو، گەلی خۆی دەکوشت، کوردی دەکوشت، بەڵام ئەم دەستە نوێیە هیچ شتێکی ئەرێنیمان لێ نەبینیون. ئەگەر ڕاوەرگرتنێک بکەین لە 1970 گەلی عێراق دەڵێن ئەم فەرمانڕەوانەی عێراق لە سەدام خراپترن. سەبارەت بە ڕای گشتی شەقامی عێراقی بە بۆنەی تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن، هاوڵاتیان ڕادەگەینن کە ڕژێمی پێشوو دڕندانە بوو، بەڵام ڕژێمی ئێستا گەندەڵە و هەندێکیان بە لەدایکبوونی دیموکراسیەت لە قەڵەمی دەدەن. کەوتنی بەغداد ڕووداوێکی مێژوویە بۆ عێراقیەکان لە یەک کاتدا ڕۆژی لەدایکبوونێکی نوێ و ڕۆژی مردنی نوێیە، ینی لەدایکبوونی دیموکراسی. ئەو حکومەتە سەرکوتکار بووە، حکومەتێک بووە زیانی لە وڵاتەکە داوە بەهۆی شەڕەکانەوە، شەڕی 8 ساڵە و شەڕەکانی دیکەش. ئەو حکومەتە سەرکوتکار بووە، ئەمەی ئێستا گەندەڵە. ڕژێمی پێشوو لایەنی ئەرێنی و نەرێنی هەبووە، بەڵام ئەمەی ئێستا بارەنێرینەکەی زیاترە لە باران ئەرینەکەی. هەرچەندە سەدام حوسێن بە دیکتاتۆر ناودەبرا، بەڵام لە ماوەی 35 ساڵ توانی ڕژێمێکی یاسایی دابمەزرێنێ. بۆیە ئەمڕۆ زۆربەی عێراقیەکان ئاوا دەخوازن کە ڕژێمی پێشوو بگەڕێتەوە. خراپی فەرمانڕەوایی ئەمانەی ئەمڕۆ ڕووی سەدامی سپی کردوتەوە و ئێستا لە 1970 عێراقیەکان ڕەحمەت بۆ سەدام دەنێرن و هیوا دەخوازن بگەڕێتەوە. هەڵسەنگاندنمان بۆ دیکتاتۆر هەرچۆنێک بێت، سیستم و یاسا هەبوون و لەژێر ساییدا دەژیان. ئێستا لە ئازادیدا دەژین، بەڵام ئاسوودەی و خۆشگوزەرانیمان نییە. بەهۆی شەڕی تایفەگەری و بەرزبوونەوەی هێڵی هەژاری و گەندەڵی لە نێو دام و دەستگاکان، ئەمڕۆ زۆربەی گەڵی عێراقیەکان پەشیمانن بۆ ڕوخانی سەدام حوسێن، بەڵام چاوەڕێشن کە لە ساڵانی داهاتوو ئەم بارودۆخە بگۆڕدرێت. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.